ام زیاتر سر اوی و تایبەتیژی سەردانە شاندا بازرگانیە یا ئەمریکا بە هەرما کوردستانê em serrolsî mêvana kiminê taybet heye vê derbarê de ji Washingtonê Diktor Bilal Wahab توێژەر ئەنکولێکولەر لە پەیمانگا Washington بۆ سیاسەتە لە ڕۆژهەڵاتا نێزیک لەگەڵ منە. ئەم کاتتان باش لەوە دەست پێ بکەم سەردانی شاندێکی بازرگانی لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان چ گرنگیەکی هەیە؟ ئێوارەتان باش. ئەم سەردانە هەڵبەتە بریتیە لە بەشێکە لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا. بیرمان نەچێت کە لە ساڵانی ڕابردووە بەدۆخێکی زۆر قورسا تێپەڕی پەیوەندیەکە تەنها پەیوەندیەکی عەسکەری بوو، جاچە شەڕی دژی داعش بێت یاخود پاشان هێرشەکانی میلیشیاکانی سەر بە ئێران بێت بۆ سەر سەفارەتی ئەمریکی و هێزەکانی ئەمریکا. ئێستا کە جۆرێک لە هێوری دروست بووە لە نێوان پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا جەخت دەکاتەوە لەسەر لایەنەکانی دوو لە لایەنی سەربازی وەکو لایەنی ئابووری، لایەنی کەلتوری و ئەم جۆرە سەردانانە کەوا لەلایەن وفودی ئەمریکیەوە بەرەو عێراق و بەرەو هەرێمی کوردستان دەڕوات بەشێکە لە پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکەی نێوان عێراق و ئەمریکا. بەڵێ لە دوای بڵێن ڕزگارکردنی ئەو ناوچانەی لە ژێر دەسەڵاتی یان ڕکیفی داعش بوون، ئەمریکا ڕاگەیاند کە لە لێدوانەکانیدا زۆر دیار بوون زەق بوون کە بەشدار دەبێت لە ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی داعش بوون پێشتر و لە ڕووی بازرگانی و ئابووریەوە زیاتر لە عێراق و نزیک دەبێت. بەڵام لە ئەرزی واقعە زۆر باش دیار نەبوو. هۆکارەکەی چی بوو؟ ئێستا دەست پێ دەکاتن یان پەیوەندی بە ناسەقامگیری ئەمنیوە هەبوو؟ ناسەقامگیری ئەمنی هۆکاری سەرەکی بوو، بەڵام بیرمان نەچێت بەشێکیشی بەڕاستی بریتی بوو لەوەی کە حکوومەتێکی عێراقی نەبوو کە ئەمریکا کاری لەگەڵا بکات. ساڵێکی پێچوو لە بینی هەڵبژاردنەکان و لە بینی دەنگدان بە حکوومەتی سوودانی ئەمە خاڵێکی تر بوو. خاڵێکی تریژەوەیە کە لەوانەیە لە ڕووی سیاسیەوە پەیوەندی نێوان دوو وڵات باشتر بوو بێت، عێراق و ئەمریکا لەم حاڵەتە باشتر بوو بێت، بەڵام عێراق پێویستی بە چاکسازیەکی زۆر هەیە لە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیای بیانیە هەتا بتوانێت سەرمایی بیانی بۆ خۆی ڕابکێشێ. بۆیە ئەم چاکسازیانش بەڕاستی هێشتا ئەم حکوومەتە ئەوە تازە دوێنێ ئیمڕۆ دوێنێ بودجێ دەرکردووە چ جایەوەی کەوا بێتە سەربەزێک لەم چاکسازیانە. بەڵام ئەوەی کەوا ئەمریکا ڕاستەوخۆ هاوکاری بکات لە دوو ڕووەوە ئەمریکا هاوکاری کردووە. یەکێکیان لە ڕێی USAID ئەوەیە کە هەندێک پرۆژەی با بڵین ژێرخانی ئابووری و ژێرخانی خزمەتگوزاری بۆ مووسڵ و بەناوچەکانی تر پیا کردووە وەکو مەسلەی ئاو و هەندێک لەمانە. بەشێکی تریشی بریتیە لە هاندانی وڵاتانی تر بۆی کەوا بەدەم بەهانەی عێراق و هەرێمی کوردستانەوە بێن وەکو ئەو هۆڵانەی هەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە کارەبای عێراق زیاد بکرێ، بۆ ئەوەی کەوا بەشە کارەبای عێراق ببەسترێتەوە بە کارەبای خەلیجەوە، واتە داوا بکات ئەمریکا فشار بکات یاخود داوا بکات لە هاوکارەکانی خۆی هاوپەیمانەکانی خۆی لە ناوچەکەکەوە لەگەڵ عێراقا بەرخورد بکەن. ئەوەتە ئەبینین وڵاتانی کەندا و بەتایبەتی جۆرێک لە بەدەمەوە هاتنیان لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە. زۆر باشە. ئێمە ئێستا دەبینین بەم دوانەدا چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بەباشی هاتوتە پێش لە ڕووی سیاسیەوە و لە هەمان کاتیشە لە ڕۆی ئابووریشەوە. تەبەن ئابووریشی لەسەر ئاستی چی باسی ئێنەرژی بکەین یان ئاڵوگۆڕی بازرگانی بکەین هەموو ڕێکەوە. ئەمە لەلایەکی تر ئەمریکا هەرێمی کوردستان بە یەکێک لە بڵێن هاوبەشانی خۆی دادەنێت و ئەوەی دیارەشە گەورەترین کۆنسڵخانەی خۆی لە جیهان لە هەولێر دادەنێت. ئەمریکا بە پێ بڵێن شیکردنەوەکانی بەڕێستان چی دانەوە لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە مستەقبەلە لە داهاتوودا ناچار نەبێتن ڕۆی لە چاوی لە هاوپەیمانێتێکی تر بێتن، بۆ نمونە چین کە ئێستا لە زۆر بەباشی هاتوتە پێش؟ ئەمریکا لە ڕاستیە باکی پێ نییە و لە ڕێگریشی لە کەس نەکردووە، بە تایبەتی کارکتەرێکی بچووکی وەکو هەرێمی کوردستان کە لەگەڵ چینە کراوە بێت و ئێستش چین لەگەڵ عێراقا پەیوەندی خۆشە، لەگەڵ هەرێمی کوردستانە
ئاڵوگۆرێکی ئابووری گەورە هەیە هەرێم ینی کوردستان موقعێکی ئەو استراتیژی نییە بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە ئەگەر حسابی بۆ بکەیت کە بکوێتە ناو معادلاتی ئەمریکیەوە لە مەسلەی ڕاوەساندن بەرامبەر بە چینە بۆیە ینی بەجێ لە جۆرەکان هەڕەشەکردن لە ئەمریکا بەوەی کە ئەگەر ئەمریکا بەدەم کوردستانەوە نێت کوردستان مەجبورە ینی ئەم جۆرە هەڕەشەی لە عێراق وەگوڵی بە هەند وەرناگیرێت کە ینی کارکتەرێکی گەورەترە لە ڕووی بازاری وزە و لە ڕووی بازاری کڕیاریەوە هەتا هەرێمی کوردستانیش بۆیە لەو ڕۆوە ئەمریکا تا ئاستێکی زۆر بێباکە مەسلەی ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان لە ڕاستیە ڕاستە کەوا لە ڕووی سمبوڵەوە لە ڕووی خطابی ئەمریکیەوە لە ڕووی با بڵین شعبیەتی هەرێمی کوردستانەوە لە واشنگتن چ لە ناو ئیدارە بێت چ لە ناو کۆنگرس بێ ئەمانە هەمووی هەن و مێژوویەکی هەیە کە کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان توانێتی سمعەیەک لە واشنگتنە دروست بکات بەڵام جەناب تەزانی سمعە تەبیعەتی وایە ئەوەی کە بە ساڵێک دروستەکرێت بە هەفتەیەک لەدەسەدرێت و ئەم جۆرە ڕەفتارەی کە لە هەرێمی کوردستانەوە ئەبیندرێ و ئەبیسرێ جاچ لە مەسلەی پاشەکشەکردنی حکومت و حکومڕانی ناوخۆی هەرێمی کوردستان بێت مەسلەی دیموکراسی مەسلەی مافی مرۆڤ مەسلەی ئازادیەکان یاخود لاوازکردنی حکوومەتی هەرێم بێ بەوەی کەوا بینین چۆن بۆ نمونە دوو هاوپەیمانەکەی ناو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاست و بەچەپ بۆ لێدانی یەکتری هەرێمی کوردستان هەم ناشرینەکەن هەم لاوازەکەن ئەو کاتە تۆ ئەگەر حکوومەتی ئەگەر حیزبەکانی هەرێمی کوردستان خۆیان لاواز بکەن بەڕاستی بە قونسولیەتێکی گەورە کە ئەمریکا لە هەولێرا دروستی بکات هەرێم ڕاستەڕێ نابێت لە کۆتاییە هەرێم سمعی بۆ دروست کردووە کە دیموکراسیە بۆیەکەوە سیاسەتی حەکیمانە و عاقلانە ئەکات وەکو بینیمان ئەو کاتە وڵاتان بەدەمیەوە هاتن ئێستا کە بە لاری بە چەوتیا ئەڕوا و هەڵە ئەکا و خۆی ئەشکێنێ قونسولیە فریای ناکەوێت زۆر باشە ئێمە لە حکوومەت هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا تاوان کۆمەڵێک چاکسازی ڕاگەاند بە تایبەتی یەکێک لە شتەکانیشدا هەمە جوورکردنی سەرچاوەکانی داهات بوو لەم شاندا بازرگانیەی کە لە ئەمریکاوە دێن هەرێمی کوردستان تەرکیزی لەسەر کارنامەی حکوومەت هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی لەم بابەتانەدا بازرگانی بکات بۆ نمونە لە باوەری کشت و کاڵیە لە باوەری تەکنۆلۆژیە لە باوەری وزەی خاوێنە بۆ نمونە وزەی خۆر ئەمە تا چەند کاریگەری لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان دەبێت لە ڕووی ئابووریەوە و گەشەسەندنی ئابووری کوردستان کاریگەری گەورەی ئەبێت چونکە وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد بەڕاستی ئەمریکا دەیەوێت یعنی مەرحەلەی داهاتووی ئیدارەی بایدن ئەوەیە کە پەیوەندیەکانی لەگەڵ عێراقا تەنها پەیوەندی عسکەری نەبێت یاخود بە معنایەکی تر شەڕی دژی داعش نەبێتە ناسنامەی پەیوەندی نێوان عێراق و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵکو پەیوەندیەکی ئاسایی بێت پەیوەندی ئاسایی چۆنە سەیری پەیوەندی عێراق و ئوردون کە بۆ نمونە سیرەکەی لە ڕووی USAID کارەکات لە ڕووی دیپلۆماسیەوە هاوپەیمانی و هاوکاری هەیە لە ڕووی تەکنۆلۆژیاوە تەلەبی ئەمریکی دەچن لە سعودی لە ئوردون دەخوێنن ئوردونی دێن لێرە دەخوێنن ئاڵوگۆڕێکی کەلتوری هەیە کۆمپانیا ئەمریکەکان دێن لە ئوردونا کار دەکەن من لێرە دەرمان دەکڕم لێی نووسراوە مەیدن جۆردن ئەمە پەیوەندیەکی هەمەلایەنە و فرەلایەنەیە تەنها پەیوەندی نییە بریتی بێ لە هاوکاری عسکەری یاخود کردداری بۆ نمونە هاوپەیمانی بەیەکەوە لە دژی داعش یاخود هەر دژمنێکی تر بۆیە لەم ڕۆوە ئەمریکا لەسەر چەند خاڵێک بەجددی لەگەڵ عێراقا هاتوۆتە پێشەوە و لەگەڵی هەرێمی کوردستان لە هەمووی گرنگتر مەسلەی وزە لە دوو ڕۆوە بۆ ئەمریکا گرنگە لەلایەکەوە لەبەر مەسلەی گۆڕانی کەشوهەوا و مەسلەی گۆڕانی مەناخ با بڵین کە دەیانەوێت سوتاندنی نەوت و گازکەم بکرێتەوە و عێراقێکە کە لە وڵاتانەی کەوا هەم زۆر زەرمەندە لە مەسلەی گۆڕانی کەشوهەوا و هەم خۆی یەکێک لە وڵاتانەی کە نەوتێکی زۆر ئەسووتێنێ بە حکمیەوەی غازە سووتێنێ و نەوتە سووتێنێ بۆ بەدیهێنانی وزەی کارەبا کەواتە لەم ڕۆوە عێراق ئەولەویاتە بۆ ئەمریکا و لە ڕووی دووەمیشەوە ئەم غازی کەوا ئەیسووتێنێت نەکرد با بڵین ئەو هەوا پیسەکات و ژینگە پیسەکات بەڵکو لە هەمان کاتەوە ئاکات کە عێراق گازی ئێرانی بکڕێت ئەمەش خاڵێکە تەمەعاً بۆ ئەمریکا جێی کێشەیە بۆیە لەم دوو ڕۆوە دەیەوێت هاوکاری عێراق بکات بۆی کەوا گازی سروشتی خۆی دەربهێنێت بۆی کاوە بەرهێنان بکات بۆی کەوا ئیسفادە لە وزەی خۆر بکات و ئەو پارەی کەوا دەیدا بە گازی ئێرانی لە ئابووری عێراق خۆیان سەر بکرێتەوە لەم ڕۆوە بەڕاستی هەرێمی کوردستان دەرفەتێکی هەیە بیرمان نەچێت کۆمپانیای داناگاز 250 میلیۆن دلاری لە DFC ئەمریکی وەرگرتووە وەکو قەرز
بۆی کەوا کردی غازی هەرێمی کوردستان پێش بخات ئەمە ڕوویەکی گرنگە لە دوای ئەوانیشەوە ئەولویاتی تر هەیە وەکو مەسلەی کارەبا وەکو ئاماژەم پێکرد وەکو مەسلەی هاوکاریکردنی زانکۆکان بیرن نەچێکەوە زانکۆی ئەمریکی لە سلێمانی زانکۆی ئەمریکی لە کوردستان ئەمانە لەو زانکۆوانن کەوا ڕاستەوخۆ لە وەزارەتی دەروی ئەمریکا هاوکاری وەردەگرن چونکە زانکۆی ئەمریکین و شێوازی خوێندنی ئەمریکی بەڕێوە دەبن بەڵام ئەمانە وەکو ئاماژەم پێکرد لە کاتێکە ینی تۆ ئەتوانی سوود لەم دەرفەتە ئەمریکانە وەربگری کە بەڕاستی بڕیاردەری کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان مەجسەری بپرژێتە ئەم مۆزوعانە نەوەکو خەریکی ینی قۆڵشکاندن و دەشکاندن و یەکتر لاوازکردن بێت چونکە تۆ باسی ئابووری فرەلایەن ناکرێت ئەگەر هاتو ئابووری هەموو هەرێمی کوردستان بە تاواتی دەسلیمی بۆ نمونە بەغدا کرابێتەوە وەکو لە مەسەلەی بوجا بینیمە. زۆر باشە دکتۆر هەرچەند هاوکاران پێم دەڵێن کاتەکە نەماوە بەس بە کورتی پرۆژەیاسای بڵێن یاسای بودجە کە دوێنێ پەسەند کرا پێشتر بە ڕێکەوتنێکی نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی ئامادە کرابوو لە دیدی ئەمریکاوە ئەم گۆڕانکاریانەی کە لە نێو پرۆژەیاسەکەدا ڕۆیدان دروست کران و بوو بە یاسا بە دەرەجەیەک پەیوەندی بە ناکۆکی پارتیویەکێتیوە هەبوو یان پەیوەندی بەو عەقلیەتە شوفینیەتی هەبوو کە بەغدا و عەرەب و شیعە بەرامبەر بە هەرێمی کوردستانەوە هەیە لە دیدی ئەمریکا بە دەرەجەیەک کامەیان بوو؟ ئەوەی بەغدا تازە نییە ئەمەی هەرێمی کوردستان تازەیە ئەوەی کە تۆ بەغدا بۆ نمونە دش بە کورد و دش بە فدراڵیەتی نەوت و فدراڵیەتی بەعام یاخود جۆرە لەسەر بخۆی کە هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووریەوە هەی بووە ئەمە شتێکی تازە نییە ئەوەی کە تازەیە بەڕاستی ئەمەی ناوخۆی هەرێمی کوردستانە کەوا لای کەم جاران لە حەمرینەوە ئیتر کێشەکانی ناویەکێتی و پارتی تەواو دەبوو هەردووکیان دەبوونە نوێنەری هەرێمی کوردستان و میلەتی کوردستان ئەمە نەماوە ئێستا بەعکسەوە ئەمەی کە لە علومی سیاسی پێڵم پرزنەرز دەڵێ ماوەتە هەر لایەنێک کارێکە کە بۆ خۆی باشە بەڵام لە ئەنجامە زەرەر لە هەردوو لا دەدات ئێسەمەی کە ڕوویداوە ئەمەیە یەکێتی ئەوە کە بۆ یەکێتی باشە بۆ پارتیەوە کە بۆ پارتی باشە بەڵام بە هەردووکیانەوە هاوکاری بەغدان بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان و ئەوەی کە بینیمانە بەڕاستیەوە نەتیجەکەیەتی تۆ سوورایی بۆ بکەی ئەکرێ گوڵاوکەی بەسەریا بۆی بۆنی خۆش بێ بەڵام ئەم فدرالیزمە بەڕاستی لاواز بووە ئەوەی کە ضرورە لە مەولاوەیە کە هەرێمی کوردستان چاکسازیە ناوخۆیەکانی کە پێشتر جنابەت ئاماژەت پێکرد بە هەند بگرێت چونکە مەسلەی ئەوەی کە دەبێت بە پارەیەکی کەمتر نەتیجەیەکی زیاتر دەست بکەوێت ئەوە تەنها بە چاکسازی ناوخۆ دەکرێت. زۆر سپاس بڕێز دکتۆر بیلال وەهاب توێژەر لە پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک لە واشنگتن سپاس.